حکوومەتی عێراق دەیەوێت بە پێشڕەویەکانی دوومانگی ڕابردووەوە لە ناوچە کێشە لەسەرەکان نەوەستێت و زیاتر پێشڕەوی بکات بۆ ئەو ناوچانەی کە تا ساڵی 2003 لەژێر کۆنتڕۆڵی ڕژێمی بەعزدا بوون. هەرێمیش بڕیاری داوە بەرەنگاری هێزە عێراقیەکان ببێتەوە و چیتر ڕێگە نەدات پێشڕەوی زیاتر بکەن. ئێستاکە من وای بۆ ئەبینم کەوا بەرەوە ئەچێت داوای ئەو ناوچانە بکات کە لە ساڵی 2003ەوە واتە پێش ڕوخانی ڕژێمی بەعسەوە بەدەستی حکوومەتی عێراقیەوە بۆ ئەمەش دۆخەکە بەرەو ئاڵۆستر ئەبا بە تایبەت ئەگەر هات و زانیمان پاتایەکی زۆری خاکی کوردستان جارێکی تر دەچێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا هێزە عێراقیەکان چەند جارێک ویستویانە لە باکووری جەلەولای پارێزگای دیالەوە پێشڕەوی بکەن بەرەو ناوچە کوردنشینەکان، بەڵام هێزە کوردیەکان ڕۆیشتونەتە ناوچەکە و ڕێگەیان پێنەداون. ئەوان جەختیان کرەوە ئەم دوایە وتیان کاکە ئەبێ ئێبە لە ماوەی 4 ساعتە چۆڵیکن، دواتر چۆڵمانەکات وتەن لە 1 ساعتی کە ئەبێ ئەم بازگانە چۆڵکن، ئێمە گەڕێنەوە تاکو ئەو شوێنین 2003 دیارشتەکە تا ئێستا ماوەتە بە معلەقی ئەوان نەهاتوو هەر فشارەکەن. منداوام لە حکوومەت هەرێمی کوردستانەوە برایانیەتی پێشمەگەل لەم سنوورە کارێ بکەنێک بە ئیتفاق بێ یا هێزێکی خۆمان بێنە ئەم ناوچەی بۆ پشتیوانی برایانی پێشمەگەی تر یا برایانی پۆلیس و ئاسایش بۆی بە هەموو نامتوان ناوچەیە پارێزین. هەروەها لە قۆڵی کەرکووکیشەوە بڕیار دراوە ڕێگەی پێشڕەوی زیاتر بە هێزە عێراقیەکان نەدرێت، بەڵام ماوەی چەند ڕۆژێکە لە سنووری خورمات و هێزی حەشدی شعبی کۆ دەکرێتەوە. دیارە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا هێزەکانی حەشد شعبی ئێستا لەو شوێنانە جێگیرکراون کە پێش پرۆسی ئازادی لە 2003 سوپای عێراقی لێبوو با بڵێن لە کاتی ڕژێمی بازا، بەڵام ئەو سەردەمە لەم سەردەمە باشترە چووکە بوونی کورد زیاتر بوون لە ناوچانەوە ئێستا قەزای خورمات و چۆڵی کردووە لە کوردەکەی و تەنانەت ناتوانێن تەنانەت بچینە ناو شارەکەی خۆمان بۆ بە ئارامی بژین. دەنگی ئەمریکا بۆ زانینی نیازی هێزە عێراقیەکان بۆ پێشڕەوی زیاتر پەیوەندی بە عەلی حسێنی وتەبێژی حەشدی شعبیەوە کرد کە ناوبرا و جەختی کردەوە گەر پێشڕەوی بکرێت ئەوە پێشوەخت ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.